بەڵێ بەیانتان باش چاوانیانی ئەم ساڵ لە سەرەتای ساڵەوە تاوەکو ئێستا لە زێ و ڕووبار و دەریاچەکان ڕووداوەکانی خوێنکانی هاوڵاتیان بەراورد بە ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا با بڵێن ڕووی لە هەڵکشان بۆ من بۆ ئەو بابەتە ئێستا لە بەڕێبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێم و وتەبێژی بەرگری شارستانی هەرێم سەرکەوت کاڕشم لەگەڵە دامانوی هەندێک زانیاریمان پێدا لەبارەی ڕێژەی ئاماری خنکانەکانی هاوڵاتیان و ئەو ڕێشوێنان ئەو ئامۆژگاریانەی ئەوان وەکو بەرگری شارستانی هەیەیانە چیە بۆ هاوڵاتیان تاوەکو بە دووربوون لەو ڕووداوە نەخوازراوانە کاک سەرکەوت سڵاتان لێبێت سوپاسم دەرفەتە ئەگەر پێمان بڵێ ڕێژە و ئاماری خنکان بۆ ئەم ساڵ لە دەریاچە وزەیەکان چۆنە و ئێوە چ ڕێکارێکتان کردوتە بەر بۆەوەی تاوەکو ڕێژەکە کەمتر بێتەوە. بەڵێ ئەم ساڵ لە سەرەتای ساڵە و تاکو ئێستا ئامارەکان بە حەقیقەت بەرزن و ڕێژەی گیان لە دەستدان ێزگار زۆرە لە ناوچە سنووریەکان کە ئەوانەی سنووری ئاویان هەیە لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان 69 هاوڵاتی خنکاون لەسەر تاسەری هەرێمی کوردستان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەم ڕێژەیە ئێزگار زۆرە و ڕێژەکە بەرزە خاڵێکی تریش کە جیاوازە لەگەڵ ساڵانی ڕابردوو ئەوەیە کە زۆربەی ئەو هاوڵاتیانەی خنکاون خەڵکی هەرێمی کوردستانن دانیشتوی پارێزگا و ئیدارە سەربەخۆکانن. ساڵانی ڕابردوو زۆربەی ئەو کەسانێک کە دەخنکان گەشتیار بوون ئی ناوە ڕاست و خواروی عێراقیان ئاوارەی دەرەوەی هەرێم بوون ئاوارەی سووری و ئاوارەی ناوچەکانی تری عێراق بوون. بۆیە ئەم ساڵ بەڕاستی ئێمە وەکو بەرگری شارستانی زۆر بەم بارودۆخە نیگەرانین و پلانمان گۆڕی لە دانانی ڕێنماییەکان لە ناوچە سنووریەکان و قەدەغەکردنی مەلە لە زۆر شوێن. لە قەراغ زێ و ڕووبارەکان ئێوە تابلۆی ئاگدارکردنەوە دانراوە کە هاوڵاتیان ئاگادار بکرێتەوە لە مەترسی ئەوەی کە مەلە بکرێتن لێرە مەترسی خنکان هەیە؟ بەڵێ لە هەموو ئەو شوێنانەی کە ساڵانی ڕابردوو هاوڵاتی تێیدا خنکاون تابلۆی قەدەغەکردنی مەلەکردنمان داناوە و ئەم ساڵ زیاتریشمان کرد لەگەڵ ساڵانی ڕابردوو ناوچەکانمان فراوان کرد بۆ ئەوەی هاوڵاتیان بەپێی ئەو ڕێنمایانە دوور بکەونەوە لە شوێنانە بەڵام بەداخەوە ڕێک لەو شوێنانەیە کە تابلۆی لێدانرایە گەنجانمان بە تایبەتی لەم شوێنانە مەلە دەکەن کە ئەمە زۆر مەترسیدارە بە تایبەتی لە زەی گەورە لە زەی بچووک لە بەنداوەکان لە بەنداوی دوکانە بەنداوی دهۆکە لە دەربەندی خانە بەڕاستی ڕێژەکە و ئامارەکە بەرزن. لەو ئامارێکە باس کرد 69 کەس هاوڵاتی با بڵێن گیان لە دەستداوە لەو 69 لە کام پارێزگا لە کام شار زیاتر بۆ ڕێژەی گیان لە دەستدان؟ بەڵێ بەرزترین ڕێژە تا ئێستا لای ئێمە تۆمارکرای بێ پارێزگای هەولێرە کە 15 کەس تەنها لە پارێزگای هەولێر خنکاون و بە سۆران بە پلەی دوو هەم دێت 12 کەسە سلێمانیش پلەی سێمە 11 کەسە. کاک سەرکەوت ئامۆژگاری و ڕێنمایەتیان بۆ هاوڵاتیان چێ کە دوورکەنەوە لە شوێنانەی جێی مەترسین و لە داات و چ پلانێکتان دەبێت بۆ بابەتە؟ بەڵێ لە چەند هەفتەی ڕابردووە بە بەڕێوەبەری گشتی بەرگری شارستانی هەرێم خۆی سەردانی هەموو ئەو تیمانەی کرد کە لە ناوچەکانی لە ناوچە و پارێزگای ئیدارە سەربەخۆکان لە پارێزگاکان تیممان هەیە بەسەریکردنەوە و پێداویستانی پێویست بوو بۆیان دابین کراوە ڕێنماییان پێدرا کە ئەرچیان زیاتر بکرێت بە تایبەتی لە ڕۆژانی پش و ڕۆژانی هەینی ڕۆژانی شەممە چونکە هاوڵاتیان بە ڕێژەیەکی زۆر بەهۆی پلەی گەرماوە دەردەچن بە مەبەستی گەشتکردن ئەو شوێنانەمان هەموو بەسەر کردەوە ڕێنماییەکانمان تونتر کردووە لەگەڵ دەستەی گەشت و گوزار هەمە هەنگنجین لە هەموو ئاستی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بۆ ئەوەی ئەو ناوچانەی گەشتیارین ئاوی لێ و هاوڵاتیان سەردانی دەکەن ڕێو شوێنەکان تونتر بکرێت نەتوانێت هاوڵاتی بە ئارەزووی هەر شوێنێک بیەوێت مەلێ لێ بکە. پرسیارەگەر باز لۆکە ینی تیمی فراگوزاریتان لە هەموو ئەو شوێنانە ناوچە گەشتیارەکان زێ و ڕووبارەکان هەیە بۆ ئەوەی حاڵەتێک بێتن ئێوە بتوان بە زووترین کات لە مەترسی خنکان و گیان لە دەستدان ڕزگاری بکەن؟ بەڵێ لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان تیمی تایبەتی ژێر ئاو قەواسمان هەیە کە بەڵێ هەمووی مەشق پێکراون هەموو کەسانی شارەزا و هەموو کەلوپەلێکیان لەبەر دەستدا هەیە بەڵام بەشێکی زۆر لەو هاوڵاتیانی کە ئەم ساڵ خنکاون لە شوێنە دوورە دەست و لابەلاکانن ینی لەو شوێنانە نینە کە هاوڵاتیان بە شوێنی قەرەباڵغن بە نمونە باسی قەزای خەبات بکەن لە زەی کەلک ئێمە تیمەکانمان لە ڕۆژانی پشوو لە بەیانیەوە تا ئێوارە هاوڵاتی لەوێ بن ئێشکگیری دەگرن
جگە لەوەی کە 69 هاوڵاتی خنکاوە زیاتر لە 150 هاوڵاتیش ڕزگار کراون کە ئەمە ژمارە ئێزگار زۆر ینی ئەو کاتانی کە هاوڵاتی مەلە دەکات تووشی حاڵەتێکی نەخوازرا بێت تیمەکانمان لەوێ ئامادەییان هەیە بە شێوەیەکی خێرا ڕزگاری دەکەن بەڵام بەشێکی زۆری ئەو هاوڵاتیان هەیە ئەم ساڵ خنکاون لە شوێنە لابەلاکانن کە ئەو شوێنانە دوورە دەستن کەسی لێنێ و قەرەباڵغن نەتیمەکانی ئیما لەم شوێنانە وجودیان هەیە نە هاوڵاتیانی ناوچەکە و کەسانی مەلەزانیش لە شوێنەکە هەن زۆر بەشیان گەنجن پێم وابی ئەوانی جیان بەداخەوە زۆربەی ڕێژەی ئاماری خنکانی ئەم ساڵ تەمەنیان لە 15 بۆ 25 ساڵەکە ئەمە تەمەنی گەنجێتی و تەمەنی هەرزەکاریە کە ئەم تەمەنە بەڕاستی گوێ بە مەترسیەکان نادا گوێ بە هیچ ڕێنماییەکانت کە مەلە دەکە هیچ ئامرازێکی خۆپاراستنیشی پێ نییە کە بتوانێت لەو شوێنانە مەلە بکە بەڵام ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو خەڵکێک خنکاوە کە خەڵکی مەلەزانن ینی خەڵکی زۆر باشی ڕاهێنراونێن بە نمونە باسی یەکێکی دانیشتوی هەولێر بکەین زەکەریا کەریم کە بەداخەوە گیانی سپار یەک لە مەلەوانە هەرە باشەکان بوو بەڵێ هاوکاریشمان بوو لێرە خۆ بەخش بوو لەگەڵ ئێمە یەکێک بوو لە مەلەزانە هەرە باشەکان بەڵام بەڵێ خنکە لە ئەو بۆیە سروشتی ئاویەکانی کە لە هەرێمی کوردستان هەن شیاونین بۆ مەڵەکردن لەبەرەوەی تیژڕەون ئاوەکە زۆر ساردە لە ناوچە شاخاویەکان و لە کانیا و سەرچاو ئاویەکانی وێن دەردێتە خوارێ ساردا زۆرجار ئەو کەسێک کە مەلە دەکە تووشی گرژبوونی ماسوولکە دەبێت کەوا دەکات ئەو کەسە نەتوانێت مەلە بکاتن و تووشی خنکان بێت. دەستان خۆش سپاس بۆ بەڕێستان سەرکۆتکارش وتێبێژی بەرگری شارستانی هەرێمی کوردستان بەڵێ چاوان ئەوە جێبیست من ئەو زانیاریانە بوون ئەو ڕێژەی قوربانی و گیانلەدەستدان بوون هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە بۆی خنکانەوە با بڵێن گیانە لەدەستداوەکو بەڕێبەری ئەو وتێبێژی بەرگری شارستانی هەولێر ئاماژە بۆ دێت کە لە سەردای ساڵەوە تاوەکو ئێستا 69 هاوڵاتی گیانە لەدەستداوە کە زۆرینەیان لە سنووری پارێزگای هەولێر بوونە. بەڵێ گەلان سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت سپاس بۆ تاویزەنەرەکانتان.